کە نانەکەمە خۆی یەکسەر چاکەش حازر بێ لەگەڵیا ڕاستەکەی. ئەمە دروستە یاخ شێوازی ناخۆکەنان ئەخۆی ماساوێکیش خۆی دوای بچی بکەیت خۆی باش نییە چایەکی لەگەڵا بخۆین هەموو جارێمە ئەیڵێن لەبەر چی چای لەگەڵ باش نییە چا عادەتەن هەڵمژینی ئاسن کەمەکاتەوە لەبەرەوەی کافاینێکی زۆری تایە لەم هەندێ مادەیتیایە فە هەڵمژینی ئاسن کەمەکاتەوە بە تایبەت ئەگەر ئەو ئاسنەیە لەسەر چاوەیەکی با بڵین ئاژەڵی بێ مەسەلەن گۆشتەمەنیەکان لە هەندێک توێژینەوەیە لە ١٤ کەمێکاتەوە هەڵمژینەکەی هەرچەنە ئێمە لەوەیە لە ژەمەکانی ترە ئاسنمان دەستکەی خۆشی خۆت ئێمە خۆشمان نەزانین چا لە دوایینەوە خۆشە بەڕاستی لە دوای نان خواردنەوە بەڵام شێوازی ژیان ئەبێ تۆزێک بەرەو با بڵێن باشتر بیبەی مباشرەتەن لە دوای نان خواردنەکە نەیخۆی ئەی بالموناسەبە خۆی بابەتەکە ئەوەیە کە تۆ چایەکە چەنە درەنگیش بخۆی هەر خۆشینەکەی چێژەکەی خۆی ئەبێ بەڕاستی خۆی فعلەن وایە وەکوتمان بەڵام بۆ بە تایبەت بۆ هەندی حاڵەت هەیە وەکو شۆفێرێکی بەڕێز ڕێگاکەی دوورە باشتر وایە تۆزێک چایەکە دوور تاخیت خواردنەکە وتمان ئیسراحەتێک با کە ئیسراحەتێک و حەوانەوەیەکی بەخۆیدا ئەنج چایەکە بخوا ئەو کاتە هێورێ هینیەکاتەوە ئاگای لە خۆیە بێ و خۆتەزانی تر ئەو خەوە نامێنێ بەڕاستی.